ئیمان نور و ڕوحە بۆ جەستەی ئینسان، دڵ و دەرونی ئینسان ئاوەدان دەکاتەوە. ئیمان ڕووناکیە بۆ دڵی ئینسان. ئینسان بەرچاوی خۆی بەهۆی ئیمانەوە دەبینێت، ژیانێکی شایستە بەسەر دەبات. وەکو خوای پەروەردگار دەفەرمێت ئەوە من کانە مەیتەن فەئەحیەیناه، ئایا ئەو کەسەی کە مردوو بوو ئێمە زیندوومان کردەوە، دڵمان زیندوو کردەوە بەهۆی ئیمان و ئیسلامەتیەوە. وجعلنا له نورا، ونور ڕووناکیەکمان پێدا، يمشي به في الناس، جا لەناو خەڵکدا لەسەر زەویدا بەهۆی ئەو ڕووناکی ئیمان و ئیسلامەتیەوە دەڕوات و ژیان بەسەر دەبات. ئایا وەکو ئەو کەسە وایە کە من مثله في الظلمات ليس بخارج منها، ئایا وەکو ئەو کەسە وایە کە لە تاریکەیەکاندایە و هەرگیز لێی ڕزگار نابێت، بەرپەی خۆی نابینێت، نازانێت چۆن بژیێت، بە ژیانێکی شایستە و سەربەرزانە ناژیێت، بە ژیانێک ناژیە کە لە دنیادا بەختەوەر بێ و لە قیامەتیشدا سەربەرز بێت. ئایا ئەو دوو کەسە وەکو یەک وایە؟ نەخەیر، بێگومان وەکو یەکوانیە. کەواتە خوای پەروەردگار ئیمان و ئیسلامەتی بە نور و ڕووناکی بۆ دڵ و دەرونی ئینسان، بۆ عەقڵی ئینسان وەسف دەکات. بۆیە محەممەد عورەیفی بەسەرهاتێکمان بۆ دەگەڕێتەوە کە دەڵێت مامۆستایەکی بانگخواز گێڕایەوە، گوتی چوون بۆ یەکێک لە وڵاتانی دەرەوەی ئەوروپا، چوون بۆ لای دکتۆرێک کە مسلمان نەبوو. دکتۆرەکە کاتێک کە منی بینی سەر و سیمایەکم هەیە کە بە ئینسانێکی مسلمان دەچم، گوتی بەخوا دەمێکە پرسیارێکم لە دڵدایە، باش بۆ هاتی بۆ لام بە ئەو پرسیارت لێ بکەم. دەڵێ مامۆستاکە فەرمووی بزانم پرسیارەکەت چییە؟ دکتۆرەکە گوتی وەڵڵاهی من لە دنیادا لە هیچ شتێکم کەم نییە، لە ماڵ و سامانم کەم نییە. ئەوەی کە ویست پێتم ممارەسەم کردووە، ئەو وڵاتەی کە ویست پێتم بۆی چووم سەفەرم بۆ کردووە، لە ڕووی ئافرەتەوە، لە ڕووی ماڵەوە، لە ڕووی پارە و سامانەوە، لە ڕووی ژیانەوە لە هیچ شتێک کەمم نییە و گرفتم نییە. بەڵام هەرچی تەماشا دەکەم دڵم ئاسودە و کامەران نییە. نازانم بۆچی دڵم خۆش نییە و ئاسودە و کامەران نییە. نازانم بۆچی لە هیچ شتێکم کەم نییە، بەڵام تەماشا دەکەم ئاسودە و کامەران نیم. بۆیە مامۆستاکە پێی دەڵێ ئاخر برام ئەتۆ شتێکت لەدەست داوە کە دڵت پێی ئاسودە دەبێت، کە بریتیە لە ئیمان، بریتیە لە ئیمان و ئیسلامەتی برام. ئەوەی کە دڵی ئینسان ئاسودە و کامەران دەکات، ڕاستە هەندێک شتیش کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە، بەڵام بەختەوەر و ئاسودەی حەقیقی تەنها لە ئیمان و ئیسلامەتیدایە برام. بۆیە پێی دەڵێ بگەڕێەوە بۆ ئیمان، ئەتۆ شتێکت لەدەست داوە کە بریتیە لە ئیمان، کە دڵ و دەرونی ئینسانی پێ بەختەوەر دەبێت.